سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی ڕێکخراوی کرێکارانی شۆڕەشگەری ئێران ڕاهی کارگەر و حزبی کۆمۆنیستی ئێرانتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ئەو وانانەیە کە پێویستە لە ئاخێزی شۆڕەشگێرانی ژینە فێری بین. شەشەم، بەزووسنەوەی ژینە نەک هەر یەکڕێزی و یەکگرتووی خەباتکارانەی پەرە پێدا و جگەر گۆشە زیندانی کراوەکانی جەماوەری لە دڵی هەموو لایەکدا جێگیر کردووە، بەڵکو تین و تەوەژمێکی نوێ بە بزووسنەوەی دادخوازی بەخشی. لە بیرمان نەچووەتەوە کە لە سەرکوتی خوێناوی ئاخێزی شۆڕەشگەرانی ژینەدا سەدان لاو لە سەرانسەر ئێران بەدەستی هێزە ئەمنیەتی و ئینتیزامیەکانی ڕژیم گیانیان لەدەستە. ئەم شەپۆلە وەحشیگەریە هاوشێوەی کوشتارە خوێناویەکانی مانگی بەفرانباری ساڵی 96 و خەزەڵوەری 98 زۆرێک لە بنەماڵەکانی داغدار کرد. بەڵام داغداربوون تەنیا تایبەتمەندی ئەو بنەماڵانە نییە. ئەوان بوون بە هێزێکی گەورەی دادخوازی. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بزووسنەوەی دادخوازی بە شێوەیەکی بەربڵاو هاتووەتە ئاراوە. دادخوازانی ئاخێزی شۆڕەشگەرانی ژینە لە پەیوەندی لەگەڵ دادخوازانی کۆمەڵکوژیەکانی دەیەی خوێناوی 60، کۆمەڵکوژی هاوینی 67، کوشتاری کوردستان، پێسەر و شوێنکردنەکانی زانکۆ لە ساڵی 76 و هەروەها کۆمەڵکوژی ساڵەکانی 88، 96 و 98 شەپۆلێکی بەهێزی دادخوازی پێکهێناوە. دادگاییکردنی حەمید نووری جنایەتکار لە سوئێد هێزێکی زیاتری بەم شەپۆلی دادخوازیە بەخشی و ئاستی وشیاری خەڵکی تا ڕادەیەکی زۆر بەرز کردەوە. ئێستا بنەماڵەی گیانبەختکردووانی بزووسنەوەی شۆڕەشگەرانی جەماوەر لە تەواوی ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بە شانازیەوە باس لە جگەرگۆشە و ئازیزانیان دەکەن و بزووسنەوەی مافخوازانە و دادخوازی کردووە بە یەکێک لە ئامرازەکانی بزووسنەوەی شۆڕەشگەرانەی خەڵکی ئێران. ئەم بزووسنەوەیە توانێویەتی داواکاریەکانی وەک نابۆ لە سێدارەدان و هەڵۆشانەوەی هەر جۆرە ئەشکەنجە و سزای لە سێدارەدان کاتە تەوەری ڕۆژی بزووسنەوەی شۆڕەشگەرانە. جگە لەوەش بە هەزاران لەو کەسانەش کە لە بزووسنەوەی ژینادا لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بینایی یان بەشێک لە جەستەیان زیانی بەرکەوت لەسەر درێژەدان بە خەبات لە سەنگەری بزووسنەوەی شۆڕەشگەرانەی ژینەدا جەخت دەکەنەوە. هەندێک لەوان گروپی پەیوەندیگرتن لەگەڵ یەکتریان پێکهێناوە و ئەزمونەکانیان بە یەکەوە ئاڵوگۆڕ دەکەن. ئەوان شاید حاڵی زیندوی وەحشیگەریەکانی دەسەڵاتن بەرامبەر بە خواستە ڕزگاری خوازانە و ئازادی خوازەکان. حوتەم، یەکێک لە هۆکارەکانی مانەوە و بەردەوامبوونی ئاخێزی شۆڕەشگەرانی ژینە لە بەرامبەر سەرکوتی دڕندانە و فاشیستی کۆماری ئیسلامی گرتنەبەری تاکتیکی کەم هەزینە و جەماوەریە. لە لووتکەی ئاخێزی شۆڕەشگەرانەدا ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو هێزەوە بەردەوام هۆڵیدا بۆ ئەوەی حزبە سیاسیەکانی کوردستان ڕابکێشێتە ناو ململانێکی چەکداری و بە پاڵپەیوەندانی بزووسنەوەی جەماوەری بەرەو ڕووبوونەوەیەکی سەربازی پێشوەختە. ئەو بزووسنەوە جەماوەریە لە ڕێگەی سەرکوتێکی نیزامی دڕندانەوە لە شەڕێکی نابەرابەردا دابمەرکێنێتەوە. بەڵام وشیاری هێزە سیاسیەکانی کوردستان ئەم پیلانەی ڕژیمی پوچەڵ کردەوە. جگە لەوەش بەشێک لە هێزەکانی دەرەوەی وڵات کە سواری شەپۆلەکان بوون و هەروەها بەشێک لە گروپ و لایەنەکانی وابەستە بە زلهێزە بیانیەکانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بەڵێنی سەرکەوتنێکی خێرا و پێشوەختەیان دەدا و لەم ڕێگەیەشدا بەرامبەر بە ئەگەری زیانی قورسی گیانیش هەستیان بە هیچ بەرپرسیارەتێک نەدەکرد. بەڵام وشیاری گشتی هەڵسوڕاوانی بزووسنەوەکە لە ناوخۆی وڵاتدا ڕێگایکی دیکەی گرتەبەر. کەڵک وەرگرتنی دۆست لە تاکتیکی نافەرمانی مەدەنی لەلایەن ژنانی ئازادپۆشەوە، گرتنەبەری تاکتیکی گونجاو لەلایەن بزووسنەوە داواکاری تەوەرەکانی مامۆستایان، پەرستاران، کرێکاران، خانەنشینان، جوتیاران و ماڵ لەدەستچووان
ئامرازێکی بەهێز بوون لە دژی سەرکوتی فاشیستی. دەسەڵاتێکی کە بەهۆی دەرکەوتنی تاڵەقژێک کچەکان دەکوژێت، بەهۆی بەدناو بەدحجابیەوە بڕبڕەی پشتی کچێکی مازندرانی دەشکێنێ و تووشی لە کارکەوتوی دەکات، کیان پیرفەلەک دەداتە بەر دەسڕێژی گولە و نیکاکان زەجرکوش دەکات و لاوێکی لاهیجانی لەژێر ئەشکەنجە و ئازاردا دەکوژێت، نیشانی داوە کە چەندە بێبەزەیی و دڕندەیە. خەبات لەژێر دەسەڵاتی ئەوە ڕژیمێکدا پێویستی بە گەلێک تاکتیکی وشیارانە هەیە. ئەم وشیاریە تاکتیکیە یەکێک لە دەستکەوتەکانی یاخێزی شۆڕژگەرانی ژینا کە خۆی لە فۆرمی نافەرمانی مەدەنی، مانگرتن، ناڕزایەتی، بایکوتی بەربەڵاوی گەڵتەجاڕی بەناو هەڵبژاردنەکانی ڕژیم، بانگەواز، کۆڕ و کۆبوونەوەی جۆراوجۆر و کەمپەینەکاندا نیشاندەوە. هەشتم، یەکێکی تر لە وانەکانی یاخێزی شۆڕژگەرانی ژینا بریتیە لەو پرەنسیڤە بێ ئەملا و ئەولایەی کە شۆڕژ کاری جەماوەرە. کاتێک پرۆسێکی شۆڕژگەرانە دەست پێ دەکات، ئەوە خەڵکن کە لەسەر بنەمای ویست و ئامانجەکانیان بەرەو پێشی دەبن. بیرکردنەوە لەوەی کە گۆیا دەتوانرێت بە ڕێکلامی چڕوپڕ و ژاوەژا و پشت بەسن بە جەرەوەی کۆمەڵگا خەڵک بەرەو ئەملا یان ئەولا ڕابکێشرێت، بۆ چوونێکی بێهودە و شکست خواردووە. زۆرێک لەو هێزانەی کە پشتیان بە زلهێزە دەرەکیەکان بەست بوو چاوی گەیشتن بە دەسەڵاتی خێرا و بێ دەردەسەر دایگرت بوون، لە ڕۆتی شۆڕەشی ژینادا بێهیوا بوون و هەندێک جار خەڵکیان بە کەمکاری تۆمەتبار دەکرد و هەرشیان دەکردە سەر توێژی خۆڵەمێشی ناو کۆمەڵگا. ئەوان پێیان وابوو کە دەتوانرێت بە وەڕێخستنی شەپۆلی پڕۆپاگەندای ناڕاست بە پێکهێنانی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی کە لە جەرەوە ئاراستە دەکران، بە پێکهێنانی گروپی جۆراوجۆر کە هیچ پەیوەندیەکی ڕێکخراوەییان لەگەڵ جەماوەری خەڵک نەبوو، تەنیا بە پشتبەستن بە لایەنگرانی جیهانی و پشتبەستن بە نەفرەت و بێزاری خەڵک لە ڕژیمی فاشیستی دەتوانن ئەو گۆڕانکاریەی کە دەیانەوێت بەدەستی بهێنن. بەڵام ئەم ئومێدە بێهودەیان بوو بە بڵقی سەرئاو. خەڵکی ئێران نیشانیاندا کە ئەوان بە ئاسانی ئامادە نین بەبێ هەبوونی مۆدێلێکی ڕوون، بەبێ لە بەرچاوڕوونیەکی تەواو سەبارەت بە دەسەڵاتی داهاتوو، هەروەها بەبێ ڕۆڵ و جێگە و پێگەی شوێنداری خۆیان لە پێشاتەکاندا، جارێکی تر بە چاوبەسراوی لە چاڵێکەوە بکەونە ناو چاڵێکی تر. سەرەڕای هەموو ئەمانە لە 2 ساڵی ڕابردوودا شاهدی گەشە و بەرەو پێشوونی جەماوەر لە سەرجەم بوارەکانی خەبات لە دژی فاشیزمی ئاینی بووی. نۆهەم، یەکێکی دیکە لە وانەکانی یاخێزی شۆڕژگەرانی ژینا ئەوەیە کە هیچ هێزێک ناتوانێت لە بەرامبەر جەماوەری ڕاپەڕی و ناڕازیدا خۆڕاگری بکات. ئاخێزی شۆڕژگەرانی ژینا تەواوی تەرح و پلانە سەرکوتگەریەکانی ڕژیم و لەوانە تەرحی یەکدەستکردن و مشتی یاسنینی لەگەڵ شکست و ناکامی بەرەوڕووکردەوە. ڕژیمی ئیسلامی بە پێشبینیکردنی بزووسنەوە ناڕزایەتیە جەماوەریەکان بە پشتبەستن بە ئەزموونەکانی لە ئاخێزەکانی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98 سیاسەتی مشتی ئاسنینی گرتەبەر. بۆ هەرچی کاریگەرتربوونی ئەو سیاسەتە دژە خەڵکیە دەستی کرد بە پاڵاوتن و یەکدەستکردنی دەسەڵات و دانانی حکوومەتێکی گوێڕایەڵ و پێشخزمەت. حکوومەتی ڕئیسی بە بەکارهێنانی لاوانی حیزبوڵڵایی هەنگاوی دووهەمی شۆڕشی ئیسلامی ئەرکی ئەوەی پێسپێردرا بوو کە بەر بە پێشڕەویەکانی جەماوەر بگرێت و لە ئەگەری تەقینەوە جەماوەریەکاندا بە مشتی ئاسنین بەرەنگاری خەڵک ببێتەوە. کاردانەوەی تند و بێبەزەیانەی دەسەڵات بەرامبەر بە ئاخێزی شۆڕژگەرانی ژینا لەسەر بنەمای ئەو سیاسەتە بەڕێوە چوو. دەست بە سەرکردنی زیاتر لە 90,000 کەس و کوێرکردنی سەدان کەس بە گولەی ساچمەیی ناکامی ئەم سیاسەتە بوو. بەپێ ئەو خەمڵاندنەیە کە مانگی خەزەڵوەری 1401 لەلایەن دوکتۆرەکانی چاوەوە بڵاو کرایەوە،
580 حاڵەتی پشتڕاستکراوەی برینداربوونی بە سەختی چاو لە کاتی سەرکوتی ناڕزایەتیەکانی ژن ژیان ئازادی تەنیا لە یەکەم مانگی ئەو ئاخێزە شۆڕژگەرانەیەدا ڕوویان داوە. لە 26 خەرمانانەوە تا 20 بەفرانباری 1401 زیاتر لە 540 کەس لەوانە 74 منداڵی خوار تەمەن 18 ساڵ لە سەرتاسەری ئێران بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی گیانیان لەدەستا. دەسەڵات پێیوا بوو کە بەو ئاستە لە درەندەئی و وەحشیگەری ڕێکخراوی دەوڵەتی ئەم ڕاپەڕینە شۆڕژگەرانەیە سەرکوت دەکات و دەتوانێت بەبێ سەرئێشە درێژە بە دەسەڵاتەکەی بدات. بەڵام هێزی ناڕزایەتی جەماوەری و ئەو نەفرەت و بێزاریە پنگ خواردووەی کە خۆی لە ئاخێزی شۆڕژگەرانەی ژینە و پێشتریش لە بایکوتی بربڵاوی گاڵتەجاری هەڵبژاردننی سەرۆک کۆماری ساڵی 1400دا نیشاندا بوو. بە جۆرێک کاریگەری دانا کە 2 ساڵ دواتر دەسەڵات ناچار بوو سیاسەتی پاڵاوتن و یەک دەستکردن بخاتە لاوە دەست بە داوێنی ئۆپۆزۆسیۆنی ناوخۆبێت و بەرەو ئاراستەی دەوڵەتی یەکگرتووی حکوومەتی هەنگاو بنێت. پێشەچەکانی هەڵبژاردننی سەرۆک کۆماری جۆزەردانی 1403 و دەنگی یەکپارچەی متمانێ مەجلیس بە کابینە پەسەندکراوەکەی خامنەئی نیشانەی ترسی دەسەڵاتە لە ئەگەری تەقینەوەی نەفرەت و بێزاری پنگ خواردووی جەماوەر لە سەرتاسەری وڵات. دەسەڵات دەرکی بەوە کردووە کە تەنیا بە مشتی ئاسنی ناتوانێت لە ئاز ئاخێزی شۆڕژگەرانەی جەماوەردا خۆڕاگیری بکات. هەر بۆیە تێکەڵیەک لە سیاسەتی سەرکوتی توندوتێژ و فریزانی بەشێک لە چین و توێژەکانی خەڵکیان گرتووەتە بەر. دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم نەبەردەی بە خەڵک دۆڕاندووە.